بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت لە ساڵەکانی ڕابردوودا پارێزگای سلێمانی یەکێک بوو لەو پارێزگایانەی لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمی وەرگرت بوو لە بەرزی ڕێژەی سەوزایی. بەڵام لە ئێستادا بۆی کەمی خزمەتگوزاری لە بەشێک لە باخچەکاندا بەشێکیان لە ناوچوون و بەشێکی دیکەشیان مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت. لەم بەدۆداچوونەدا دەپرسین چی بکرێت بۆ ئەوەی باخچەکانی سلێمانی جارێکی تر گرنگیان پێ بدرێتەوە و مەترسی لە ناوچوونیان نەمێنێت. ئەرکی لایەنە پەیوەنددارەکان چییە بۆ هەرچی جووە بەتەنگ ئەم باخچانەوە بێن و لە دابینکردنی ئاوی پێویست بۆم باخچانە کێن ئەوانەی هەڵدەستن بە پاکردنەوەی باخچەکان و خزمەت بە باخچانە دەکەن. ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاو توێ دەکەین تا کۆتایی لەگەڵماندا بن. وڵی دیارە ئێستا لە یەکێک لە باخچەکانی شاری سلێمانین کە بە ئێرە بە سەنتەری شاری سلێمانی ناسێنراوە باغی کشتیە. هەر هاوڵاتیە کاتێک دێتە ناو شاری سلێمانی سەداری ئەم پارێزگایە دەکات بۆ کوشتدان زۆربیان ڕوو دەکەن ئێرە. بەڵام ئەوەی جێ ڕەخنە و گلەیە لای هاوڵاتیان دەگوترێت ئەم باخچە وەکو پێویست گرنگی پێ نەدراوە لە دابینکردنی کورسی دانیشتنە لە پاک ڕاگرتنیە لە هەمان کاتدا لە بەرزی ڕێژەی ئەم سەوزایی کە لەم باخچەدا هەیە. جەنابەت وەکو هاوڵاتێکی دانیشتی ئەم شارە لە خزمەتگوزاری باخچەکان ڕازیت؟ وەڵاهی پێشتر سلێمانی لە پێش هەموو پارێزگاکانی ترەوە بۆ سەوزایی، یعنی سەوزایەکی زۆری تیا بوو. پارێزگاکانی تریش چاویان لە پارێزگای سلێمانیە کرد کە وەکو مەحافەزەی سلێمانی پارێزگای سلێمانی شارەکانیان سەوزکەن. بەڵام ئێستا زۆر ئیهمال کراوە، زۆر گرنگی پێ نادرێت. چیمەنەکان هەمووی زەرد بوون، دار و درەخت ناچێنرێ. بەڕاستیەکەی یعنی خەڵک گلەیەکی زۆری هەیە لەوەی کە حکومەت زۆر ئیهمالی کردوون، ئیحتیمامێکی زۆری پێ نهات. بەڵێ ئەمە جگەلەوەی گەر حکومەت لەم بوارە کەم دەرخەمە ئەرکی هاوڵاتیان چییە لە بەتاکید ئەرکی هاوڵاتیانیشی تیا خۆمە دوولایەنەیە هەر بە حکومەت ئەم ئیشە ناکرێت. یعنی ئەبێ هەموو کەسێک لە بەردەم ماڵەکەی خۆی دەست پێ بکە. یعنی ژینگە شتێکی پێویستە، یعنی زەرورەتی حیاتە. وای لێ هاتووە یعنی ئەمڕۆ تۆ ئەگەر ژینگە نەپارێزی دیارە تۆ تەندروستی خۆت نەپاراستووە. یعنی یەکتە دەرەوە لە ماڵەکەی خۆتە سەیرەکەی بەردرگاکەوە پیسێکی تایە پاکی بکەرەوە. زۆر ئەتیادیە بە هەرچی لە هەچ پلۆپایەکا بیت، یا دارێک بچێنە یا سەوزیەک بچێنە. ئەمە زۆر ئەرکی هاوڵاتیە زیاتر، یعنی لە ساڵ 50 ئەرکی هاوڵاتیە، لە ساڵ 50 ئەرکی حکومەتە. ئەوە زۆر یعنی ئەوە خەڵکە بێ ئەو احتیمام ئەو گرنگی ئەو وشیاری لەلا دروست بێ کە ژینگە بۆ خۆتە پێش ئەوەی بۆ شارەکە بێ، ئەنجا بۆ شارەکەی، ئەنجا بۆ وڵاتەکەی. بەڵێ مامۆستا بەڕای تۆ بۆچی تا ئێستا ئەم هۆشیارە لای خەڵک دروست نەبووە گرنگی بە ژینگەدا؟ ئەرکی کێیە هەڵسێ بە بڵاوکردنی ئەم هۆشیاریە؟ وەڵاهی ئەرکی ئیعلامە بە دەرەجە یەک. دووەم حکومەت بەرنامەی جوانی بۆ دانێ. سێهەمین من خۆم هینێکم هەیە، پێشنیارێکم هەیە، پەیامێکم هەیە بۆ هەموو مەلاکانی کە لەسەر مینبەر خوتبەی جومعەدەن، بە هەموو جومعەیەک پاشکۆی خوتبەکەیان باسی ژینگە بکە، باسی سەوزی بکە، باسی ئەوە بکە کە چۆن ئەم ژینگە و ئەم وڵاتی خۆمان پارێزین. بە شێوەیەکی گشتی لە وەکو بڵێن بەڕێوەبەراتەکان ئەیبینم کە ئەکرێ، یعنی بەڵام ئەوەی کە لە لایکی کەومت زۆر بەسەرەن پێی بێتاقە دەبی پێینە شەشی ناشرینە لە هاوڵاتیانەوە ئەو پیسی پۆخلەیە کە فڕێ ئەدرێ لەلانی حکومەتیشەوە کە مەسەلە لە ئەبێ بە شێوەیەک کە سندوقی تەنەگەی خۆڵبوونمونە لەوێ ئەیبینی هەبێت و بە بەردەوام خزمەتی بکرێت، بەردەوام چۆڵ بکرێت، نەکردا ئەمرێ ئێمال بکرێت ئەو سندوق لەلایەن بەڕێوەبەرەکان و حکومەتەوە. بەنسبەت خەڵکیەوە ئەبێ پرسیارەی لا دروست بێ کە ئەمە وڵاتەکەش شارەکەش ماڵی ئەوە، نەگەر لە ژوورەکەیە پاک و خاوێن بێ و ماڵەوە دەرەوەی هیچ بەرپرسیاتێکی ئەو نەبێ. ئەبێ ئەو شعورە ئەوە سەر ناو خەڵکەکە دروست بکرێت. بەڵام من ئەو زۆر پێویستە. بەڵێ پێش بەرنامەکە باس گوتن من لە ئەوروپا دانیشم. لە ئەوروپا ڕەوشی باخچەکان چۆنە؟ بە بەراو لە کوردستانە جیاوازیان چییە؟ ڕەوشی باخچەکان لەوێ تەمەنە بە بەردەوامی بوون من لە فەسڵی بەهارە کە گژوژیا دەرئەکەوێت ئەمانە خزمەت ئەکرێ هەفتانە بێ لەلایەن شارەوانیەوە بوون منە کەسانی تایبەتەیە لە شارەوانی وەکو کاکەی لێوایی بینی یانم دار و درەختە ئەبرن ڕێژیەکەن ئاوی ئەیان. بەڵام وەکو دووبارە ئەیڵێمەوە یانی ئەو خەڵکی کە باخچەکانیش بەکارێنێ بە ماڵی خۆی ئەزانێ، بە شاری خۆی ئەزانێ، خزمەتیەکە خراپی ناکا. بەڵ ئەرکی کێیە لە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ ئەوەی هاوڵاتیان ئەم هۆشیارە وەرگرن خزمەت بە چواردەوەگەی خۆیان کەن بە تایبەتی ژینگەی ماڵەوەیان بێ دەرەوەی ماڵ بێت لە باخچەکان نابێت چی بکەن؟ ئەرکی ڕاگەندە بە دەرەجە یەک
و دوای ئەو شعورە ئەو هەستە لە ناو خەڵکەکە دروستکەن کە وەکو دووبارە ئەیڵێمەوە کە ئەو شارەهی ئەوانە کە تۆ شارەکە خۆش بوو کە ئەچیت سەرنگایە چیتە باخچەیەک و کە ڕێکوپێک و پاک و تەمیز بوو تۆ دڵی خۆشە بێ بەلانی لە لایشی کەشەوە من شتی کەم بینیوە هەنگێ لە هاوڵاتیان ینی خۆی باسی ئەوە کات ئەڵێ من پیس و پۆخڵی نابێت و ئەبێ ڕێکوپێک بیت بەڵام خۆشی ئەیکات ینی قسووری بەرلای من لە هاوڵاتیان و زیاترە لە حکومەتیش هەیە بە بەردەوامی ئەبێ خزمەتی ئەوە بکرێت و خۆڵەکان لا ببرێت و خزمەتی باخچەکان بکرێت و ئاو بدرێت و ئەوانە بەس بۆکو پێ دەڵم دوو تەرەفەیە هەردوو لایەنێ لا هەوڵاتن حکومەتەوە بەڵێ لە ئێستادا جەناب بەداگادار بەشێکی زۆری باخچەکان وشک بوون بەتیشکە مەسیل ناوچیانەدا چی بکرێت بۆ گرنگی بە باخچانە بنجارێک کە ببوژێنرێنەوە وەڵڵاهی زیاتر خەڵکی وشار بکرێتەوەوانێ و ئاودان و خزمەتی باخچەکان لایەن لایانی پەیوەندیدارەوانەیە و ئەو کەسانی ئەو باخچانەی کە لە هەندێک گەڕەکە هەن بۆ نمونە بۆ هەلایانی پەیوەندیدار خەریکن ئەگەڕەکە خۆیانەوە بە جوانی ئەوانە چۆن تیا مناڵەکانیان یاریتیا ئەکەن خۆیان کاتیتیا بەسەر ئەبەن خۆیان بە هەموو شێوازێکدا ئەنیشتن و گەعدە و کۆمەڵ و وتوێژ و ئەمانە لە پێناوی ئەوە لە بەرامبەر ئەوە بە ئاگایان لە باخچەکانیش بێت مناڵەکانیان وشارکەنەوانە کە ئەو باخچانە پارێزن لەبەر ئەوە چەند لایانی پەیوەندیدار لەوتەری پێویستە ئەوەندەش خەڵکی شارەکە بەڕاستی پێویستی بەوە هەیەکە یارمەتی بات ئەمە هەر بە لایەنێک ناکرێت بە دوو لایەنە بێت تۆ خزمەتی منەکەی منە بێ خزمەتەکەمەوانە ئەم باخچانە خزمەتی خەڵکەکانوانێ خەڵکیش پێویستە خزمەتی باخچانە بکاتەوە بەڵام بەداخەوە من هەتا پێستا لە گەڕێکی خۆ من خۆم لە گەڕێکی ئاشتێژیم تێ چوار باخچە ئەبینم کە بەرە شتێرەکە مناڵەکانیان بە پاڵپیرەوە بە ئەنوا و ئەشکال شێوە یاریتیا ئەکەن بەڵام لە بەرامبەر ئەوە جگە لەوە شتێک لەگەڵە بە ڕۆژێ شتێک لە دەنگە کوولەکە لەنا ئەو باخچانە ئەمێنێتەوە کە ئەمە هەمووی ڕێگری تیشکی ڕۆژە لێیە پێیەکی کە ئەوی تشکی ڕۆژ چاوەیەکی گەورەیە بۆ پەرەپێدانی ئەمە بەداخەوانێ من زیاتر ئەی خەمە ئەستۆی دانیشتوان و ئەو خەڵکانی کە نزیکە و باخچانن جگە لە بۆ هەر لە لایانی پەیوەندیدار بێ من ئەگەر خۆم خزمەتی خۆم نەکەم لایانی پەیوەندیدار بمکە خزمەتگوزاری وەکو پێویستیان نییە بڕۆ سەری دەستشۆرەکان کار بە کەڵک نایەت دوایەوەیشێ پڕە لە خەڵکی مەشروب خۆر بەڕاستی ئێرە شوێنی ئەوە نییە کە خەڵک مەشروبی تیا بخوات و یا خزمەتگوزاری بۆ دابین نەکرێت و پڕە لە خەڵکی خراپیش ینی بە حەقەت ینی خزمەتگوزاری وەکو پێویست بۆ نەکراوە نەوەڵا لە ناو باخچەکانی شاری سلێمانی ئەوانەی کە دەکەن سنتەری شار خەڵکانێک هەیە چۆن دەڵێ مادە کوولەکان دەخۆنەوە لەنا ئەو شوێنەدا گیان بەڵێ چی بکرێت بۆی ڕێگری لەم بابەتە بکرێت وەڵڵی پێویستە هەموو باخشەیەک ینی خەڵکی بۆ دابین بکرێ جگە لە باخەوانەکان ینی باخەوانەکان دەسەڵاتی ئەوەی نییە بێ من لێ دەرکا ئەگەر غەڵەتی بکەم ئەبێ ئەمنی بۆ دابین کرێ بە حەقەت ینی پارکی ئازادی سلێمانی کێکێکە لەو پارکانەی مێژوویەکی کۆنی هەیە لە پارێزگای سلێمانیدا ئێرە لە کۆندا شوێنی ئەشکەندەدانی گەنجانی ئەم شارە بووە بە شێوەیەکی مەدانی دەمانەوێت ئەم پارکە ببینین بزانین کەم کورتەکانی ئەم پارکە چییە ئەوەی بە چاو دەکەوێت بە بەراورد بە هەندێک لە پارکانی کە لە ناو کۆڵانەکاندان ئەم شوێنە خزمەتگوزاری تایبەتری بۆ کراوە دەمانێت بزانین ئەم جیاوازیانە چییە کە لە خزمەتی پارکانی سلێمانیدا دەکرێت چی بکرێت بۆ ئەوەی هاوسەنگیەک ڕابگرێت لە خزمەتی باخچەکە لە وەک یەکسەریکردنیان لە سەوزکردنیان لە پارێزگاریکردنیان ئێمە زۆر بەڕێز جەمال عەبدوڵڵامان دەگەڵا لێ پسراوی پارکی ئازادی کاک جەمال سڵاوت لێبێت زۆر سپاس ئەگەر بۆم باسی ڕەوشی پارکی ئازادی بکەی ئێوە گرفتی چتان هەیە لێرە تا چەند ڕێژەی سەوزایی لای ئێوە وەکو جاران ماوەتەوە گرنگی پێدراوە بەڵێ لای ئەمە ڕێژەی سەوزایی وەکو جاران ماوەتەوە زیاتریش بووە بەس ئەمە کێشەمان لەگەڵ باخەوان نایە باخەوان ناکەمە ساڵانە باخەوانی داویمان هەیە هەموو ساڵ لێشی حوتە 6 دانە تەقاوت دەبێت بەس کەس نایەتەوە شوێنەکە بە چۆڵی ئەمێنێتەوانێ بەڵێ ئەی ڕووی دابینکردنی ئاوی پێویست بۆ ئاوی پێویستمان بۆ دابین کراوە یەک تاستە یەک چیمان و یەک داریشمان بشکنەوە خۆشتان بڕستی دەکەن بەڵێ گرفت سەرەکی ئەوە کەمی کارمەندە لەم کەمی کارمەندە بەڵێ تا شۆپێر ئەمە دوو تانکەریم لای حکومی هەردوو تانکەرەکە خۆم داوامیشان پێەکەم لەبەرەوەی میلاکمان نییە شۆپێری بۆ تاینکەین و هیچ بە تانکەرەکان بکە بەڵێ ئەو کەسانی کە لێرە خزمەتی ئەم پارکە دەکەن
سەر بەکەتی تایبەت ئەو کۆندیکێنەوەوانە نه هەمویان سەر شارەوانی سلمانی بەڕێبەتی بەخشەکان بەڵێ هەمووی کارمەندی خۆمان و کارمەندی ڕستمی باڵە کارمەندی ڕستمی و کاتیژمانەیە بەڵێ ئێوە لە هەفتەیەکدا چەند جار چۆن دەڵێ ئەم درختانە ئاودن لێرە لە پارکی ئازادی ئێمە ڕۆژانە ئاوە دەین ڕۆژێک گوڵەکان ئاوادەن ڕۆژێک چیمانەکە ئاوا دێن بەبەردەوامی داوامیشمان بە تاکو دوانێ شەو داوامی تایەرە باخەوانیشمانەیە شەو داوامەکان هەیە لە سەعات 3 شەوە دێ هەیە لە سەعات 6 شەوە دێ هەیە لە سەعات 4 ئێوارەوە دێ ئێمە کاتی گەرمان ناتوانین ئاوا بدەین چونکە چیمانەکانمان بشتەکە بێت بەڵێ بە شەفتا داوامەکەین بەڵێ ئێستا بەسەوی خۆمان هەندێکمان بینی لە ناو پارکەدا دەستان خۆش بێ کۆمەڵێ سەلەی خۆڵدانراوە بەڵام دەمێت لێت پرسم هاوڵاتیان تا چەند ڕەچاوی پابەندیکردن بە پاراستنی پارکە لە پاکخان ڕاگرتنیە لە نشکانەوەی گوڵ و دار و درختەکانە تا چەند ڕازنیەوە لە ئەدای هەوڵات هاوڵاتیانی خۆمانی کوردستان زۆر باشن بەس ئەوانەیە ناوەڕاست و خواروی عێراق چیان بەم شوێنە هەڵنایە و پیسی یەکەن و دارەکانشمان نشکردنەوە هەتا نانەکە خۆن سەبلەکە بە ژێڵ نەشوێنی خۆی کۆی ناکەنەوە بەڵام ئەمە گرفتی بۆ ئێوە دروست باڵە گرفتی ئەوان دروست کردووە ئێمە کارمەندمان کەمە باخەوانەکە بێ سەعاتی یەکەم 8 بۆ 9 خەریکی پاکنەوەی باخەکەی بێ بەس کاوڵاتەکە خۆی کۆی کاتەوە بێخات سەرێ خۆڵەکانەوە ئاسانترە بێ و ینی باخەوانەکە سەعاتی زووتر ئەتوانێت ئاوی خۆی بدە و بەڵێ کاک جەمال ئێمە بە شێوەیەکی مەیدانی سەردانی باخی گشتیمان کرد دیارە لێ هەندێک کەم و کوڕی بەدی دەکرێم ئەم جیاوازی چییە لە نێوان پارکەکاندا دروست بووە هەندێک شوێن خزمەتگوزاریەکانی باش هەندێکیان خزمەتگوزاریەکانی لە ئاسی پێویستدانیە دەگەڕێتەوە بۆچی بەڕایتەوەمە لێپستراوی بەشەکە دەوەرە بینە من لێپستراوی بەشی پارکی ئازادی مەشتی بانی بە 12 شە داوامەکە خۆمتان کرد لێ خۆڕۆم خۆم تراکتۆر جوود دەکەم باخەوانەکان کە شەپتایش دەکەن شەویش دێمەوەلایەن بۆی ئێماری نەکەن خۆم سەرپەرشتان دەکەم ئەگەڕێتەوە سەر مەسول بەشەکە مەزبوط بێ باکەشی باش دەرەچێت بەڵێ داواکارتان چییە ئێوە بۆ لایەنە پەیوەنددارەکان وەکو چۆن دەڵێت تۆ بەرپرسی بەشی پارکی ئازادی چی بکرێت بۆ ئەوەی گرفتەکان شارەسە بکرێت وڵای داواکارم لە حکوومەت یێرێم کە کرێکار و باخەوانمان بۆ دابیم کات بۆ ئەوی باخەکانمان جوانترێ بەڕاستی ئێمە زۆر بەم شوێنەوە هیلاک بوون حەز ناکەن دارەکانمان مشتێک بێ کە جاران ئێرە حامی سلێمانیش بووە شوێنی ئەشکەجەندانی گەنجانی سلێمانی بووە ئێستا بووە بە شوێنی حەوانەوەی گەنجانی سلێمانی دیارە هەر پێشترۆک و ئاماژەمان پێ بدە سەبارەت بە وشکبوونی بەشێک لە باخچەکانی پارێزگای سلێمانی ئێمە کە بە شوەیەکی مەیدانی سەردانی هەرێک لە باخی گشتی لە هەمان کادا پارکی ئازادیمان کرد پارکی ئازادی بە بەراورد بە باخی گشتی تەڕادەیەک وەزئی باشترە ئەوێ گرنگی باشتری پێدراوە لە بەرەوەی سنتەری شارە ئێستا ئێمە لە یەکێکین لەو پارکانە یاخود لەو باخچانەی کە بە پارکی مەلیک مەحموود ناسێنراوە یەکەمین مەلیکی سلێمانی کە بەداخەوە بە بەراورد بە ناوەکەی دەبوو ئەم پارکە خزمەتی باشتری بکرێت ئێستا تەماشا دەکەی زۆربەی چیمەنەکەی بەشێکی هەر بە تەواوەتی لە ناوچووە وشک بووە بەشەکەی دیکەشی ئەگەر بێت و بەزترین کات چۆن دەڵێ چارەسەر نەکرێ لایەنە پەیوەنددارەکان بە تەنگیەوە نێن ئەویش لە ناو دەچێت دەمانێت بزانین ئەم جیاکاریە چییە لە ناو بەشێک لە پارکەکاندا خود لە باخچەکانی سلێمانیدا هەیە بۆ بەشێکیان وەکو پێویست ئاوەڕان لێ دراوەتەوە خزمەتگوزاری باشتریان هەیە کارگوزاری تایبەتیان بۆ دابین کراوە بەڵام بەشێکیان بەم شێوازەن و دەبینی لەبەر ئەوەی چیمەنەکەی وشک بووە لە ئێستا دەکە دەرمە و ئێوارەیە کە پێویست دەکا مەدانی کەمەوە ڕێژێکی کەمی گەشتیارتیابەتیان خوستدانکردیا بە کەستیابەدی ناکرێت هۆکارەکە چیە ئەم پارکە پشت گوێ خراوە بۆ تا ئێستا ئاوڕ لێ نەدراوەتەوە لەگەڵماندا بن. سەبارەت بە گرفتی بەشێک لە باخچەکانی سلێمانی کە لە ئێستادا بەشێکیان چیمەنەکەیان وشک بووە بەشێکی دیکەشیان مەدەستی لە ناوچوونیان لەسەرە ئێستا ئێمە زۆر بەڕێز کاکاوژن عوسمان و تەبێژی باخچەکانی سلێمانیمان لەگەڵا سپاس کاکاوژین بۆ ئامادەبوونت سپاس کاکاوژین ئەو گرفتە لە چی و سەر چاوی گرتووە بۆچی بەشێک لە باخچەکان گرفتی وشکبوونی چیمەنەکەیان هەیە و بەشێکیشیان مەترسیان لەسەرەکرەدا ڕۆبەڕووی لە ناوچوون بوونەوە. لە ڕاستی ئێمە باخچەکانمان باخچەی مۆدێرنە واتە لە دار و لە چیمەن و لە مەمشا و لە سیستمی ئاو کارەبا پێکاتوە
هەندێک لە باخچەکانی ترمان سێتی یاری و سێتی وەرزشیشی تایە. ئێمە کە باسی چیمەنەکەین زۆربەی زۆری باخچەکانمان چیمەنی ڕایزۆمی کوردیە. ئەم چیمەنە ئەگەر ئاو نەدرێ بۆ فترەی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ زەردبوونی پێوە دیارە. بەڵام ئەم چیمەنە خاسێتێکی هەیە ئەگەر تا ساڵێکیش ئاو نەدرێ دوای فترەیەک ئاوی بیتەوە بۆ ماوەی 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژ واتە وشک نابێ ڕێگەکەی وشک نابێ جارێکە توانێ خۆی جارێکە خۆی زین وەکاتەوە. ئێمە کێشەی ئاودێریمان هەبوو ماوەی 3 ساڵە کێشەی ئاودێریمان هەبوو بەهۆی دواکەوتنی ڕۆتیناتی مامەڵەی جێبەجێکردنی تەنکەرینەوە واتە ئەو تەنکەرانی کە بۆمانە گیرا لە مانگی شەشەوە ئەبووە ئێمە لە مانگی شەشەوە ئاودێریمان کردایەواتە گواستنەوەی ئاو بە تەنکەر داوای چل تەنکەرمان کردبوو لە وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی بۆ ماوەی مانگێک و تقریبان مانگێک و 15 ڕۆژ دواکەوە ئەم ساڵ پار بڵێن ساڵی پار بۆ 2 مانگ دواکەوت. چیمەن خاسێتێکی هەیە بێ بەلایانی کەمەوە ڕۆژی جارێک ئاوی بی یاخود ئەو چیمەنی وامان هەیە بێ لە 24 سەعاتە 2 جار ئاوی بی بۆ ئەوەی دایمە سەوز بێت. لەبەر ئەوە ئێمە توانای ئەوەمان نەبوو چیمەنەکەمان زەربوونی پێوە دیار بوو. هەندێک لە باخەکانمان گرفتی ئەوەی هەیە کە سەرچاوی ئاوی نییە بیری نییە خەزانی نییە. ئەم باخشانە کۆن دروستکراون کلاسیکن ئەبێ بە تەنکەر ئاویان بین. بەڵێ هەڵدراوە ئەم گرفتە ماوەی 2 ڕۆژە کاری تەنکەرینەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە کۆمپانیاوەلی گرتووە. تەسەوڕەکەم ئەگەر ئێوە بەڕێستان لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژی کە سەردانی ئەو باخانە بکەنەوە بە سەوزی ئایان بینەوە. ئەو چیمەنە و شک نابێت زەر دەبێت بەڵام گەر ئاوی بی سەوزە بێتەوە. لەم ساڵە هیچ گرفتێکی دارمان نەبوو یعنی هیچ دارێکمان بەهۆی کەم ئاویەوە و شک نەبووە. تەنها ئەو دارانەمان نەبێت کە بە ڕووداوی هاتوچۆ یاخود ڕووداوی سروشتی وەکو ڕەشە باوانە تووشی شکان بوونەتەوە یاخود بەدەستیان قەزەژینەوە هیچ دارێکمان بەهۆی کەم ئاویەوە و شک نەبووە. بەڵێ کاکاوژین ئێمە کە بە شوەیەکی مەدانی سەردانی بەشێک لەو باخچانەمان کردو دەکەونە سنتەری شار بەشێکیشان دەکە دەکەونە کۆڵان و گەڕەکانەوە دەبینین جیاوازیەک بەدی دەکرێت لە ئەو خزمەتگوزارانی کە باخچەکاندا هەیە لەوانەی لە سنتەری شاردان لەگەڵ ئەوانەی کە دەکەونە ناو کۆڵانەکانەوە. ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ گرنگی بەو باخچە نادێت کە لە کۆڵانەکاندا هەن؟ خۆی لە ڕاستیە کێشەکە گرنگی نییە وەکووتم چۆنەتی بەڕێوەبردننی سیستەمی ئیداری باخەکەیە. هەندێک لەو باخانە سیستەمیان نییە واتە سیستەمی ئاودێریان نییە سیستەمێکی مۆدیریان نییە تۆ پێویستە بە تەنکەر ئاوی بی تەنکەریشە بێ کاتژمێر بڵێن ئێستا لە وەرزی گەرمایە ئەبێ لە سعات 5 بەیانە ئایب یاخود لە شەوە ئایب ئەمە تەبعاً گرفتێکە بۆ کارمەندانی ئێمە بەڕاستی چکە کارمەندانی ئێمە دەوامیان لە 8:30 تا سعات 2 تۆ لەو فترەی داوامکردنیان تۆ ناتوانانی ئایبی چکە ئەبێتە هۆی سووتان یاخود کەسبوونی دارەکانمان لەبەرەوەی پلەی گەرمایە و ئەو ئاوەی کە یە بێ بە بخار و بێتە هۆی سووتان لەبەرەوە هەندێک گرفتی ئەوەمان هەیە. ئەو باخچانە پێویستە هەندێک کارمەند یاخود هەندێک چاودێر ئێمە دایان نین بۆ ئەوەی بتوان لە سعات 5 یاخود لە سعات 6 یاخود 4 ئاودانی ئەو باخانە بکەن کە ئەمە تۆزە بۆ ئێمە کارمەندی پێویستان هەیە بۆ ئەم بابەت؟ ئێمە کارمەندمان هەیە بەڵێ لەگەڵ تەنکەرەکانە دەرەچن چاودێرن لە حاڵی حاضر ئێستا خەریکی ئەوەن کە ئاوی ئەو باخانە بن تر چاوەڕێکی میزانین تاگەشێت. بەڵێ کاکاوژین گرفتێکی کە لە باخچەکاندا هەیە بە تایبەتی وەسمە ئەوەی لێ بپرسم لە ناو سنتەری شاردا باغی گشتی هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن دەستشۆرەکانی وەکو پێویست نییە لە هەماکەدا خەڵکانێک هەیە ئەم شوێنە بەکاردێنێ بۆ خواردنەوەی مادە کولیەکان ئەرکی کێیە ئەم پارێزگاری لەم باخە بکە ئەمانە دوورخاتەوە لەم شوێنە؟ خۆی ئێمە لە ڕاستیە چەندجارێک کتابمان بەرز کردوێتەوە چکە ئیشی ئێمە ئەوەیە کتاب بەرزکەینەوە بەرزمان کردو داوای پۆلیسمان کردووە داوای چاودێری پۆلیسمان کردو بۆ باخی گشتی بۆ ئەوی ئەو حاڵەتانە دروست نەبێ هەرچەنە بەڕاستی گرفت بۆ باخەوانەکان ئێمە دروست بۆ چکە هەندێک کات باخەوانەکان لەگەڵ هاوڵاتیان ڕوبەڕووی یەکتریە بینەوە لەگەڵ ئەو کەسانەیە داوامان کردووە کە پۆلیسمان بۆ دابینکەن تاکو ئێستا وەکو حاڵەتە زەرورەکان یعنی ئەگەر حاڵەتێکی زۆر سەریع یاخود دەگەش بۆ نمونە شەڕێک دروست بێ حاڵەتێکی دزیکردن هەبێ تەلەفۆنیان بۆ وەکەینیان بە هانامانەوە بەڵام وەکو ئەوەی بەردەوام پۆلیسی لێبێت چ لە باخی گشتی چ لە پارشی ئازادی چ هەج باخێکیکە کە هەمانە
هیچ پۆلیسێکمان نییە چکە بەڕێوەبەرەتی پۆلیسی سلێمانی میلاشیان نییە بۆ ئێمەی دانێت ینی ئەوە گرفتەکەی ئەوانیش بۆ خۆیان گرفتی خۆیان هەیە بەڕاستی لەبەرەوە ئێمە ڕوبەڕۆ بینەوە لەگەڵ ئەو جۆرە هاوڵاتیانی کە سەرپێچیەکەن سەبارەت بەوەی کە دەشۆرەکان بەڕاستی ئەوە کەم تەرخەمی هاوڵاتیانیشی تایە چکە ناکرێ ئێمە کرێکار و باخەوانەکانمان ئیواز لە ئیشوکاری خۆیان بێنن واز لە باخەوانەکان واز لە باخ بێنن واز لە دار بێنن بێن خەریکی ئەو ئیشانەی تر بن بەڕاستی ئەمە کەم تەرخەمی هاوڵاتیانی تێپێویستە هاوڵاتیانی شفاق و خاوێنی ئەو شوێنە ڕاگرن کاشتە ناوی بەڵێ کاک هاوژین چی بکرێت بۆ ئەوی هۆشارێک بڵاو بکرێتەوە هاوڵاتیان گرنگی بە باخچەکان لە بەردەم ماڵی خۆیانەوە تا دەگاتە باخچە گەورەکانی بڵێ ئێمە چەند ساڵێکە بەڕاستی خەریکی ئەو بەرنامەین کە بتوانین سەوزبوون بە هاوڵاتی بکەین یعنی ئێمە لەو کاتی کە تووشی قەیرانی دارایی بووین چەند ئەمرێکمان بەسەرا سەپێنرەکە نەمانەتوانی دار بکڕین نەمانەتوانی باخچە دروستکەین کارمەندمان بۆ تازە ناکەن ئێمە گرفتی زۆرمان هەیە لەبەرەوە چیمان کردمان بۆی ئەم سەوزایی کەوا هەیە خۆمان بتوانین خزمەتی کەین و لە کەمبوون بیپارێزین و زائیدەن بە هاوڵاتی سەوزایی بکەین ئێمە داوامان لە هاوڵاتیان کرد بێن بۆ بەڕێوەبەرەتی باخچەکان ئێمە بۆ خۆمان داریانەی ئەینێ وەکو دیاری دارێک دوانسییان بۆی بتوان لە بەردەمی ماڵەکانی خۆیانە بیڕوێنن یاخود هۆشیاریان بینێ زانیاریان بینە یاخود هاوڵاتیەک بۆ نمونە مەزبەتە کۆکەنەوە لە گەڕەکە پیان خۆشە زەویەک لە بەردەمی ماڵەکانیانە هەیە ئەو زەویە بە سوورەقەیت باخچەیە پیان خۆشە بۆ خۆیان بیڕێن ئێمە هاوکاریانەکەین لەگەڵ ئێمە و لەگەڵ هاوڵاتیانە دەستێکەڵاوەکەین بۆ سەوزکردنی ئەو شوێنە یعنی ئێمە ئەم کاراونەمان کردووە تاکوێستا بەڵام پێشم خۆشە ینی هاوڵاتیان زیاتر ئاگیان لە باخەکانمان بێ کە ئاشنایی پیسی نەکەن ئێمە گرفتی پیسبوونی باخەکانمان هەیە بەڕاستی لەم پارچی ئازایی کە تۆی بینی ئێمە ڕۆژانە تەنێک بەس خاشەک فڕین ینی ئەمە زۆر زۆرە پارچی ئازادی نزیکەی 120 بۆ 125 دۆنمە کرێکار و باخەوانەکانمان ئەبێتانی ئۆڕۆ کاریان ئەوە بێ بەس خۆڵ و خاشاکی خەڵکی فڕێنە جاتی خزمەتی دارەکانمان بکەن ئێمە کارمەندمان کەمە نییە کۆمپانیامان نییە خۆڵ و خاشاکمان بۆ پاکاتەوە هەموو ئەرکەکە لەسەر خۆمان بەڵێ کاکاوژین ئەوەی مەبەستمە لێت پرسم ئەمە دیمەنی چیمەنیەکی لە باخچەکانە بەم ئەوە چیمەنی ڕایزۆمی کوردیە ئەو چیمەنە 10-15 ڕۆژیکە ئەگەر ئەو بدرێت ئەمە گەری هەیە دووبارە زیندوو بێتەوە بەتاشید هەوڵتان چ دەوێت بۆ زیندوکردنەوەی ئەم چیمەنە چکامەیە لە پارکە کە بە ناوی مەلیک محمودەوە مەلیکی سلێمانی مەلیک محمودە پارکی مەلیک محمود ئێمە چەند ساڵێکە دەرخستەمان بۆ کردو بۆ نۆژنکردنەوەی ئەو پارکە پێویستی بە نۆژنکردنەوەیە پێویستی بە چاکردنی سیستم و سیستمی ئاو خەزانەکانی هەنێشی بەڕاستی تێک چووە خەزانی ئاوەکانی بیرەکانی بەکەڵک نایە ئەویش پێویستە بە تەنکەر ئاو بدریانی ئەو پارکە زلە بە تەنکەر ئێمە بێئایی بین لە ئێستا کارمان لەسەر ئەوە کردووە بەشکم بەهۆی نەمانی قەیرانی داراییەوە ئەو بودجەی کە بۆی تەرخان کرابوو لە ساڵی 2013 ئەو بودجێ بچێتە کاری تەنفیزیەوە توانین ئەو نۆژنکردنەوەی تیا بکەین بەڵێ زۆر بەڕێز کاکاوژین ئەسمانی گوتەبێژی باخچەکانی سلێمانی سپاس بۆ ئامادە بوون سپاس بەڵێ بینەران بەم سەشنە هاتینە کۆتایی تەوەری ئەم جارێ بەرنامەی بەدۆدا چونکە تایبەت بوو بە ڕەوشی باخچەکانی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە و تەوەرەیەکی دیکە هەمووتان بە کامەرانی دەسپێرین خواتان لەگەڵ